ڕات چییە بەرامبەرەوانی ژینگەی سەیرانگە و شوێنە گەشتیاریەکان پاكڕاناگرن. هیوادارم هەر کەسێک لە ئێوە چۆن حەزەکە ماڵی خۆی پاک بێ ئاوا حەز بکات ژینگەش پاک ڕابگرێ. هیوادارم کە تۆ دڵخۆشی ئەڕۆی بۆ سەیرانگایەک ئاواش دڵخۆش بی بە پاکی بەجێبێڵی چونکە نەوەکانمان کە گەورابن ئەبێ وڵاتێکی پاک و تەمیزیان بۆ بەجێبێڵی. شەی ژینگە لە ژیانەوە دێت. ئێمە وەکو کورد پێویستە لە هەموو کەسێک زیاتر احتمال بدەینە سەر ژینگەی خۆمان چونکە ژینگەی ئێمە هەر لە مێژووی ئێمە دیارە خەڵکانی هاتوونە ژینگەی ئێمە و ژیان ئێمەیان تێکداوە فی سەبیلی مەنافعی خۆیان. ئێستاش ئێمە بەرپرسیارین لە ژینگەی خۆمان و لازمە و پێویستە و ئەرکی سەرشانمانە لە پاراستنی ژینگەی خۆمان بەرپرسیارین هەبی احتمالێکی زۆر بدەینە سەر ژینگە. هەر کەسێک سەیرانگەکان پیسکا و دەرەوە پیسکاوە بۆ ماڵ ژوایە بێگومان کە ماڵی خۆشی پاكڕاناگرێت چونکەوە ئەمڕۆ تۆ دەچی بۆ سەیران سبەی هاوڕێیەکت یاخود برایەک یاخود خزمەکەت چێتەوە و جێگەی تۆ سەیران دەکا یاخۆت کەسیتە شوێنێکە و سەیرانگایە کە دەبینیت پیسکراوە هەستێکی ناخۆشت هەیە و لە ڕەنگە هەنا ئەندی قسەی نەشیاوشکی لەسەر ئەو کەسە کە ئەم شوێنی وا پیس کردووە بۆیە هیوادارم ئەوەی دەچێتە سەیرانگاکان بە پاکی ڕایبگرێت و پیس و خاشاکی لەوێ خۆی بێنێتەوە یاخود لە شوێنێک کە شارەوەی دایناوە لەوێ فڕیدات. بەداغام بۆ کەسانەی ئەو بەڕێزانەی ئەو هەوڵاتی بەڕێزانەی کە ئەچن بۆ گەشت و گوزار بۆ سەیرانگاکانی کوردستان واتە بۆ شوێنە گەشتیاریەکان بەداغەوە کە زۆر بە نادروستی زۆر بە ناڕێکی شوێنەکانی خۆیان بەجێ دێڵن من ڕێز و تەقدیرم هەیە بۆ ئەو کەسانە بەڵام هیوا ئەخوازن داوا ئەەکەم کە ئەو کەسە بەڕێزانە یەکەم جار بتوانن لە ماڵەکانی خۆیان پاکوخاوێن بن پاکوخاوێنی ڕابگرن لە سەدم دواتر ئەتوانن لە دەرەوە لە شوێنە گەشتیاریەکانیش پاکوخاوێن بن پاکوخاوێنی ڕابگرن.